ژیوی ڕۆژانە دەگاتە چەند لێرە؟ لەخوا بە زیاد ڕۆژانە بازێ ڕۆژەیە فەرق ئەکات 2-3 دەرزەن بفرۆشم 3-4 12 دەکات 4 دەرزەن بفرۆشم 16 ئەکا بازی وەختێ 10 پەیاکەم بازی وەختێ 8 پەیاکەم بازی وەختێ 15 پەیاکەم زۆرتریش فەرقیە ڕۆژەکەوێ خەڵک یارمەتی دەدا لەخوا گەورە بە زیاد بێ زۆر وەخت ئەمانە مەسەلەن من 6 بە 5 بازی وەختێ 5 بن 4 بن ئای چۆ خەڵک پیاوی چاک زۆرە ئەرە وەڵا زۆرە یاڕەبی خوای گەورە لە ئافات لایاندا یاخوا سەلامەت بی وەڵا هەرویستمان چاوپێکەوتنێکە لەگەڵ بکەین بۆی بزانم دۆخ و گوزەرانی جەنابەت چۆنە زیان بێ قەناعەت مویە دوعاکی کەژەکەم هەموو بڵێن ئامین یاڕەبی خوایە بۆ خاتی گەورەی خۆی ئەم مانگە مەبارەکە مانگی کەریم بارانێکی ڕەحمەتمان بۆ بارێنی بێ ئافات خوایە بارانێکی ڕەحمەت بارێنی بێ ئافات یا رب العالمین خوایە ئافاتی لەگەڵ نەبێ ڕەحمەت و بەرەکەت بێ ئینشەڵڵا وە زۆر سوپاستان دەکەم مەمنونم و سوپاست دەکەم